گرنگی سیاسی چینایەتی خەبات بۆ زیادکرانی حەقدەست. چینی کرێکار لەسەر تاسەری دنیادا بەرەوڕووی هەڵاوسان بووتەوە، توانایی کڕینی هاتۆتە خوارێ و هەژارتر بووە و بە هەمان ڕادەش چینی بورژوازی لە فرۆشتنی کاڵاکانی پارەی زیاتری دەستکەوتووە. موسیبەتی زیادبوونی هەژاری لە وڵاتانی لە حاڵی گەشەدا بەرچاوترە لە وڵاتانی پێشکەوتوو. بۆ نمونە لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی توانایی کڕینی چینی کرێکار بە خێراییەکی سەرسوڕهێنەر بەرەو کەمبوونەوە دەچێت. ئاغا محەممەدی ئەندامی کۆمەڵەی ناسینی بەرژەوەندیەکانی نظام لە سەرەتای مانگی جۆزەرداندا وتی 2020 کەڕەک و 19 ملیۆن و 700 هزار کەس لە جەمعیەت لەسەر تاسەری ئێراندا بوونیان هەیە کە لە ئیمکاناتی سەرەتایی ژیان وەک مەسکەن، کار و خوێندن تا 12 ساڵ، سڵامەت، خۆراک و پۆشاک بێبەشن. بڵاوکراوەکانی نێوخۆ ڕۆژی سێی مانگی جۆزەردان نووسیان هێڵی هەژاری لە ساڵەکانی کۆتایی دەی 1390 ڕەوتی هەڵکشانی بووە و لە ساڵی 1401دا گەشەی 65% تۆمار کردووە. ئەوان نووسیان کە هەڵسەنگاندنەکان نیشانی ئەدەن کە هەژاری لە گشت وڵاتدا نزیکەی 30% بووە و لە ماوەی یەک دەیەدا 11 ملیۆن کەس بە جەمعیەتی ژێرهێڵی هەژاری وڵاتەوە زیاد بووە. ئەم ڕەوتە ڕووی لە بەرزبوونەوەیە، لەگەڵ ئەوەی کە لە کۆماری ئیسلامیدا ئامارسازی و درۆکردن بە تەواوەتی برەوی هەبووە و هیچ کام لە ئامارەکانیش جێی پشت پێبەستن نین، بەو حاڵەشەوە ئەم دانپێیانانە کەم و کورتانەش بۆ هیوادارکردنی ژنان و پیاوانی کرێکارە بۆ ئەوەی وابیر بکەنەوە کە گۆیا ڕژیم لە بیریاندایە. خەباتێکی هەمەلایەنە لە ڕێگای هەوڵدانی کرێکاران بۆ زیادکرانی حەقدەست و داهات بە شێوەی ڕۆژانە لە ئارادایە. ئەوە دەری دەخات کە گرنگی خەبات بۆ زیادکرانی حەقدەست بۆ بەرگرتن لە بەهەدەرچوونی جەستەیی و ڕۆحی کرێکاران و بنەماڵەکانیان بابەتێکی ئاشکرایە. ئەم وشیاریە لە کاتی دیاریکردنی لانیکەمی حەقدەستی ساڵی 1402دا خۆی باشتر دەرخست. کرێکارانی پێشڕە و ڕێکخراوەکانیان هەر کامە و لە بەرامبەر زیادبوونی 27% بە حەقدەستیانەوە لەلایەن شۆڕای باڵای کارەوە کاردانەوەی شایانیان نیشاندا. گشت ئەمانە ڕێژەیەک لە زیادبوونیان بە ئاستێک لە مەرگ و داسەپاندنی هەژاری هەمەلایەنە بەسەر بنەماڵە کرێکاریەکاندا لە قەڵەمدا و بە دیلی خۆیان لە بەرامبەریاندا دەربڕی. کەوایە خەبات بۆ زیادکرانی لانیکەمی حەقدەستی کرێکاران لەباری بەڕێوچوونەوە لەلایەن نەتەنیا زیاتر لە 14 ملیۆن کرێکاری مەشمولی یاسای کارەوە، بەڵکو لەلایەن سەرجەم ژنان و پیاوانی کرێکار بە گۆشت و پێستەوە هەست پێ دەکرێت و پێویستی بە وەبیرهێنانەوەی زیاتر نییە. بەڵام ئەم خەباتە حیاتیە لە نێو نەوتگەراندا نەبێت بە شێوەی پڕژ و بڵاو بەرەو پێش دەچێت. پێویست بە وەبیرهێنانەوەیە کە بڕیارەکانی شۆڕای باڵای کار لەسەر بنەمای نیازی سیاسی و ماڵی خاوەنکاران و لەسەر ناوەڕۆکی هاوسەنگی هێزی نێوان خەڵک و ڕژیم لە هەر دەورەیەکدا دەگیرێن. لە مانگی ڕەشەمەی ساڵی 1401 کە زیادبوونی 57% لانیکەمی حەقدەست بەسەر کۆماری ئیسلامی و خاوەنکاراندا سەپا، سەرانی ڕژیم و بە پەیڕەوی لەوان سەرمایەدارانی ڕاندخۆری دەوڵەتی لەسەر ئەو گومانە بوون کە توانیویانە بەسەر شۆڕشی ژینادا زاڵ بن. بەڵام کاتێک کەم ئەم گومانە لە نێو کورتبینانی حاکمدا جێکەوت، نێونەرانی سەرمایە تەوەڕومی هاوسار پشراوی دەیان لە سەدی چەند مانگ لەوە پێشیان بە حیسابی زیادبوونی حەقدەستی کرێکاراندانا. کرێکارانی وشیار، ئەحزابی سیاسی و کارناسانی ئابووری خاوەن ویژدان بە عەدەد و ڕەقەم و ئاماژە بە نمونەی عەینی و مێژووی سەلماندویانە کە تەوەڕم و هەڵاوسان هیچ پەیوەندیەکی بە زیادبوونی حەقدەستەوە نییە. بۆ نمونە ئێستا کە لانیکەمی حەقدەستی مەرگ بۆ کرێکارانی ژێر چەتری یاسای کار 27% دیاری کراوە، تەوەڕمی ڕاستەقینە لەسەر بنەمای زانیاری بانکی ناوەندی ڕژیم لە کۆتایی مانگی گوڵاندا گەیشتۆتە نزیکەی 70%. دەرکی سەرانی ڕژیم و سەرمایەدارانی شوێنکەوتویان لە شکستی شۆڕشی ژینە بە تەواوەتی هەڵەیە. پاشەکشەی کاتی و بەجێی شۆڕشگێڕان لەسەر شەقامەکان هەرگیز بە مانای گۆڕانی هاوسەنگی هێز بە
بە قازانجی حکوومەتی ئیسلامی و سەرمایه‌دارانی هاوپەیمانیان نییە، بەڵکو ئەم هاوسەنگی هێزە لە ناخی کۆمەلگا و بە قازانجی خەڵک بەهێز بووە. هەڵبەت جەماوەری کرێکارانی لەسەر کار و بێکار و بەتایبەت ژنانی کرێکاریش دەبێ وەک نەفتگەرەکان ئەم گۆڕانی هاوسەنگی هێزە بە ڕەسمیەت بناسن. ئەرکی سەرجەم کرێکارانە لە مەیدانی خەباتدا ئامادە بن تا دەسەڵاتداران وادار بە تەسلیم بکەن لە بەرامبەر داخوازیەکانیاندا. چینی کرێکار بۆ ڕێخستنی خۆی دەستانەمانگرتنی درێژماوە و ناساندنی مێژووی ڕێبەرانی بە کۆمەلگا لە هەنگاوی یەکەمدا پێویستی بەوەیە کە لە سەرەتاوە لە داوی هەژاری ڕزگاری بێت. کەوایە خەبات بۆ زیادکرانی حەقدەست نەتەنیا بابەتێکی بەڕێچوون بەڵکو سیاسی چینایەتیە. لە بارودۆخی ئێستاشدا دەکرێت باشتربوونێکی هاوسەنگی لە ئاستی بەڕێچوونی کرێکاراندا بەدی بهێندرێت، بەڵام بۆ دروستکردنی باشتربوونی یەکجارەکی و بەردەوام لە ژیانی بنەماڵە کرێکاریەکان و سەرجەم شارۆمەندان لە هەنگاوی یەکەمدا دەبێت کۆماری ئیسلامی بخرێتە نێو زبڵدان و لە مەسیری بەرەو پێشچووندا دەوڵەتی بورژواییش دەبێت تێک بشکێنرێت و لەسەر وێرانەکانی دەوڵەتی شۆڕایی و جەماوەری و کرێکاری بنیات بندرێت.